ئەمە هەمیشە ئەمانەوێت بە هەواڵە جیاوازەکان پرۆگرامی کورسات مەگەزین جوانتر بکەین بۆ ئێوەی بینەر لە شاری هەولێر چوارم خەڵاتی دانا ڕەئوف لە هەولێر دابەش ئەکرێت. اینجا ساوێن ئەم خەڵاتە کە چوارم ساڵە دابەش ئەکرێت، بەڵام ئەم ساڵ جیاوازەکەی لەوەدا بوو کە 3 ساڵی پێشوو لە سلێمانی خەڵاتەکە بۆ شانۆنامەی کوردی دابەش کرابوو، بەڵام ئەم ساڵ جیاوازەکە ئەوە بوو لە هەولێر بوو و هەروەها شانۆنامەکە یەکێک لە مەرجەکانی ئەوە بوو کە ئەبێت شانۆنامەکە کوردی بێت و هیچ مەرجێک دانەنرابوو بۆ تەمەن و هەروەها بۆ شوێنی نیشتەجێبوون. ئەمە ساڵی چوارهەمی ئەم خەڵاتەیە و یەکەم جاریشکە لە هەولێری خۆشەویست دەکرێت، ساڵی یەکەم و دووەم و سێم لە سلێمانی و ئەمساڵ لە هەولێرەکرێت. خەڵاتێکە کە لە پێناوی بەرەو پێدان بە شانۆی کوردی و دەقی شانۆییە، ئەوانی کە ئارەزومەندن بەشداری ئەم خەڵاتە بن لە هەر شوێنێکی کوردستان بێ لە دەرەوەی وڵاتوێ و تەنها مەرجەکەمان ئەوەیە ئەو کەسە کورد بێت بە زمانێکی کوردی پارا و نووسیوێت و لەوە پێشیش ئەو دەقەنە بڵاو کرابێتەوە نمایش کرابێت. بەڵێ هەموو ساڵێک لە کۆتایی مانگی دەوە لە سەرەتای مانگی دەوەیان دەرگا ئەکرێتەوە بۆ هەموو کەسانی کە ئەیانەوێ دەقەکانیان بنێرن هەتا کۆتایی مانگی دوو.